دیمەنی بەشێک لە بازاڕە دێرینەکانی شاری سلێمانیە بەهۆی بێبازاڕی و سستی جەموجۆڵی کڕیاران چۆڵی دەنوێنێت. بەشێک لە دوکاندارەکانیش دوکانەکانیان نەکردوت. سەر ڕایدا بەشکردنی موچەی تەمووس واتە مانگی 7، بەڵام هێشتا هێز بۆ بازاڕەکە نەگەڕاوەتەوە. کارگەری بەڵێ لەسەر هەموو تاکی ئەم کۆمەڵگا، لەسەر هەموو تاکێکی ئەم کۆمەڵگا تەسیری کردوە لەسەر هەموو کەسێ بەبێ جیاوازی بۆ دوکانار و بۆ موشەخۆر و بۆ کریەکار و بۆ هەموو پیشەوەران و بۆ هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی. وەڵاهی چارەسەر یاخوا بکرێ بەس بەخوا خوا بکە بەرەوخراتر نەڕۆین. وەڵاهی ترسم لەوەیە کۆمەڵگاکەمان هەمومان هیچ کەسێکمان من خۆم بە چاک نازانم سەراحەتەن، چونکی بۆ چەپڵەی ناحەق لێ. والله عربانەیەکم پێ لە بازار و موقەتیش چوومە مەکتەبێکەوە بەخواویش مامۆساکان ماین 250,000 بڵێنێ و تەوا. ئەویش دواکەوت لەگەڵ مەعاشەکە خواویش ئەمە 2 مانگە یەکەرتمان وەرگرت. ئەرە بەخ فریایەوە کەوتی بازاری لێ بکە یان هەر قەرزەکانی پێداوە؟ بەخوا قەرزەکانی بە تەواوی نەماوەت، یعنی هێشتا قەرزاری. ئەرە بەخوا پیشەوەرانیش داد و بێدانیانە لە کەمی خواستی بەکاربەران و دەڵێن کەس پارەی پێ نییە و ئەوانش وەک پێویست بەرهەمەکانیان بۆ ساغ نابێتەوە و زیامەند نەبێت. نیگەرانی ئەو کاسبکارانە لە کاتێکدایە حکوومەت هیچ باج و ڕسوماتێکی لەسەر کەم نەکردوونەتەوە و بۆ هۆیشەوە لەجێ فرۆش و داهات ڕوبەڕووی کەم بازاڕی و زیان دەبنەوە. وڵی بەنسبەت ئێمەوە هیچ فەرقی نەکردووە، پێشتر چۆن بۆ ئێستش هەر ئاوایە، هیچ بازار نێەوە خۆ سێری کە کامیرەکە کە لەسەر خەڵک بزانە خەڵک باشە وەسعی باشە بزانە خەڵک پارەی پێیە، زۆر فەرقی کردو. پێشتر باشتر و بەس ئێستا زۆر بازار کەس بوو، هیچ فەرقێکی نییە بەڕاستی. پێشتریش هەر خەڵک پارەی هەر پێ نەبووە، بەڵامی تر خوا ڕەحمکا پێشتریش چۆن بووێ ئێستا وا نەبێ، حەزەکەم وەسعەکە باشتر بێ، بەخوا خەڵک پارەی پێ نییە. ئەوە یە بەلای من جزانەکڕێ بەخوا جاری وایە چواری پێسەیە بە جزان ئەڵم قەینا بەو 1000 پێ بمێنێ. ئەوەی بڵێ ئیش لەم شارانە ماوە تێگەیت وەرە سەری وازاڕەکە بزانە پێش 3 دقە 4 دقە سارێکە ڕات پارە نەماوە 3 مانگە خەڵک پارەی وەرنەگرتووە. چی بکە کابرا بێتە بازار چی بکات؟ ئەوە شیوەری گرێکسە دایەوە بە قەرزە هەر کوورەکە بەشی قەرزەکەش ناکە خاڵە گەورە، وەڵا بەشی قەرزیش ناکات. کابرا ئەوەی قەرز کردووە 3 مانگەکە 300,000 قەرز بێ مانگی ئەمە 900,000 کابرا 600,000 300,000 قەرزارت لەبێت لەو دواتر. هەرچەندە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم پاڵپش بە حکوومەتی ناوەندی بڕیاری داوە تا کۆتایی ئەم ساڵ موچە بەبێ دواکەوتن دابەش بکات، بەڵام خەڵک متمانیان بەو بەڵێنە نییە و بەو هۆیشەوە ئەگەر پارێک بە خۆیان شک بەرن ناوێنە خەرجی بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.